ساڵێک وەزارەتی خوێنی باڵا بەمەبەستی پێشوازیکردن لە دەرچوانی پۆلی 12 وەزارەتی پەروەردە بەمەبەستی وەرگرتن لە بەشە زانستیەکانی ناو زانکۆکانی هەرێمی کوردستان سنتەرێکی ڕاوێژکاری دروست دەکرێت لە سەرجەم زانکۆکان کە کۆی گشتی لیژنەی باڵای وەرگرتن دەگرێتەوە. ئەم سنتەرە لە سەرجەم زانکۆکان بۆ ماوەی 10 ڕۆژ دەست بەکار دەبێت بەمەبەستی پێشوازیکردن لەو خوێندکارانەی کە پێویستیان بە هاوکاری هەیە لەوەی کە پێناساندنی بەشەکان و ئەگەر گرفتێکی خەلەریشی تایبەتیان هەبێت لە ناو پرۆسەکە کە بە نمونە جاریوە بە هەڵە یان قەناعەتیان بە فۆرمێک نێبەڕێیان کردووە لە گەڕانەوە و لە سارەسەکردنی ئەو کێشانەی دەکرێت هاوکاریان دەکرێت لە سەردەم زانکۆکان. زانکۆی ڕاپەڕینیش هەمیشە ساڵانە جگە لە ڕاوێژکاری یارمەتیدانیان لە پێناساندنی بەشەکان و هاوکاریکردنیان لەو بەشانەی کە بەپێی حەز و ئارەزوو خواستی خوان و نمرەکانیان دایانگرێتەوە بە دوو کەمپەسی جیاواز لە قەڵازی و لە ڕانیا لە ڕێگەی لیژنەیەکی فراوانەوە فۆرم جگە لە هاوکاریکردنیان فۆرمیشان بۆ پڕدەکرێتەوە. ساڵانە دەتوانین بە هەردوو کەمپەسەکە نزیکەی 500 بۆ 600 خوێندکارێک هاوکاری بکەین لە پڕکردنەوەی فۆرم و بە نزیکەی ساڵانە نزیکەی 200 گرفتی گەڕانەوەی فۆرم و چارەسەرکردنی و گرفتانەی کە هەیە لێرە هاوکاری دەکرێت. ئەمن هەموو ڕۆژێک بە ڕۆژانی پوششەوە بە هەینی و بە شەمەشەوە لە سعات 9 بۆ سعات 1:30 وەکو کارکردن، بەڵام زۆر جار هەیە بەهۆی ئەوەی کە بەشێک لە خوێندکاران پێویستیان بە هاوکاری هەیە تا 3 بۆ 4ش لێرە دەبین. دەتوانین هاوکاری زۆربەی ئەو خوێندکارانە بکەین کە ڕوومان تێدەکەن، بەڵام بەشێک لە خوێندکاران بەداخەوە جاریوا دەستنە دەرەوە بۆی کە زۆر جار هەیە بۆ وەرگرتنی پارە و بەکارهێنانیان بۆ کۆمەڵێک شتی تر لە سنتەرەکانی دەرەوە دەتوانم بڵێم ئەمە جۆرێکە لە بازرگانیکردن بۆی هەر خوێندکارێک کە پێویستی بێت لە بەپێی زانکۆکەی خۆی سەردانی تۆماری گشتەکە کە بەستی چارەسەرکردنی ئەو کێشانەی کە هەیەی حتا بەمەسی ناساندنی ئەو بەشانەی کە دەیەوێت بیان ناسی نازانێت ئەم بەشە چیە و چی دەگرێتەوە لە داهاتوودا کار پیشەکەی چیە. پێشنیار دەکەم بۆ سەرجەم خوێندکاران سەردانی مەڵبەندی ڕاوێژکاری زانکۆکان بکەن بۆی بتوانن بە شێوەیەکی زانستی ورد وەڵام وەربگرن. دوو شت هەیە خوێندکار پێویستە بە هەند وەری بگرێت لە کاتێک سەردانی هەر سنتەرێک دەکات یان مەڵبەندێکی ڕاوێژکاری. یەکەم شت حەز و خواست و ئارەزووی خۆی چییە، دووەم حەز و خواست و ئارەزوەکەی لەگەڵ نمرەکەی بگونجێنێ. چونکە بە نمونە خوێندکارێک کاتێک 75 هەیە دەیەوێت لە بەشێکی کۆلێژی زانست وەربگیرێ نمرەکەی ڕێگەی پێنادا هەرچەندە حەز و خولیای بە نمونە قسمی کیمیا بێت. بۆیە باشتر وایە خوێندکار پێشتر لە ماڵەوە یان دانیشتنی لەگەڵ دۆستان و برادەرانی و حتا ئەندامانی خێزانەکە بکات بۆی بزانێت ئایا چ بەشێک لەگەڵ خواست و نمرەکەی ئەو دەگونجێتەوە، چەند بەشێک دیاری بکە ئێمە لێرە خێراتر دەتوانین کارەکەی بۆ بڕەکەین. بۆ یەکە خوێندکارێک هیچ هەنگاوێکی نەنابێت لێرە بۆ هەر خوێندکارێک ئێمە پێویستمان بە نزیکەی 2 کاتژمێرە بۆی کە هاوکاری بکەین تا ڕێنمایی دەکەین و بەشەکانی پێداناسین، چونکە پێویستە 50 بەش هەڵبژێرێ. بەڵام خوێندکارێکە کە پێشتر خۆی بەرچاوڕوونیەکی وەرگرتە بێت لە دۆست و برادەرانی حتا ئەو نمرانەی بەراورد بە 3 ساڵی ڕابردوو نمرەکەی بەراورد کات چ بەشێک وەری دەگرێ و بە شێوەیەک لەگەڵ ئارەزووی ئەو دێتەوە، ئەو لێرە ئێمە باشتر دەتوانین خێراتر کارەکانی بۆ ڕای بکەین.